ئیڤنتی هەفتەی فیلم ڕادەگەێنرێت لە نێو قەزای چەمچەماڵی خۆشەویستە. دیارە ئاماژ ڕاگەاندنی ئەم ئیڤنتە بە هۆشیار هێنانەوەی گەنجانە و هەروەها با بڵم کاریگەری نەرێنیە لەسەر کۆمەلگا بە شێوەیەکی گشتیش لەسەر گەنجان. ئەم ئیڤنتە لەلایەن گەنجانەوە بۆ گەنجانەوە چەندین پرۆگرام و پێڕەوی زۆر جیاواز لە خۆیەگرێت. لە قەزای چەمچەماڵ ئیڤنتی هەفتەی فیلم ڕادەگەێنرێت. ئیڤنتەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ بە هاوبەشی لەگەڵ هەڵمەتکارانی کار بۆ کاری سەربا پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری دوی ڕێکخراوی سپارک هەموو ڕۆژانی پێنجشەممەیەک فیلمێک پێشکەش دەکەن. ئەم هەڵمەتێکە لە گەنجەوە بۆ گەنجە بۆ بەهێزکردنی توانە و زیادکردنی هۆشیاری و گەیاندنی دەنگی گەنجان تا دەست پێشخەر بن لە سەرکردایەتی بۆ گۆڕانکاری ئەرێنی لە کۆمەلگایە. ئەم دەست پێشخەریە بەشێکە لە پرۆگرامی تۆڕی گۆڕانکاری دوی ڕێکخراوی سپارکی هۆڵندی. ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ بە هاوکاری ڕێکخراوی سپارکی هۆڵندی ئەمڕۆ سەرەتای پرۆژەیەکمان ڕاگەیان کە پرۆژەی پیشاندانی فیلمە بە شێوەیەکی هەفتانە و هەموو پێنجشەممەیەک لە هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ فیلمێکی کوردی نمایشەکەین. بێگومان گرنگیدان بە چەمچەماڵ ئەرکی بە ئەرکی ڕاستەقینی خۆمانەزانین، هەمووەکو پایتەختی ئەمفال، هەمووەکو شار و شارەچکەیەکی سەر بە پارێزگای سلەیمانی. ئێمە نامانەوە لە ڕاستیا چالاکەکانمان بەتەنها لە ناو مەرکەزی سلەیمانیا بێ، بەڵکو بەلامانەوە گرنگە کە لە ئەترافیش لە قەزا و ناحیەکانی شالاکی جۆرا جۆر بکەین. ئەم چالاکی ڕاتە و چوارچێوەیەوە و وەکو لەو تارەکەشەوە ئاماژەم پێکرد گرنگیدان بە هونەر، بە سینەما، بە هونەرە جوانەکان لە ڕاستیا بەتەنها گرنگیدان نییە بە هونەر بە ڕووتی و بەتەنها گرنگیدان نییە بە هونەرمەندێک، بەڵکو لە ڕاستیا گرنگیدانە بە ژیان و بە ژیان دۆستی. کاتێککە ئێمە خەریکی هونەرە جوانەکانین، سەرقاڵی کاری هونەرین، سەرقاڵی چێژ وەرگرتنین لە کارە هونەریەکان، لە هونەرە جوانەکان، یانی سەرقاڵی ژیان دۆستین. وەو کاتێک کە ژیان دۆستی لامان قوڵە بێتەوە مانەوە نەمانەوێت دوورەکەوینەوە لە مەرگ دۆستی و لە تونوتیژی. بۆیە لە ڕاستیا ئەرکی ڕاستەقینەی خەڵکە، حکوومەتە و سەرمایەدارەکانە کە گرنگی زیاتر بە کای ئەدەبی و کای هونەری بدەن و مەسلەی هونەرە جوانەکان بکەینە کولتور بەڕاستی بە جۆرێک کە هەمووان سەرقاڵی ئەمە بن، چکە سەرقاڵبوون بە هونەرە جوانەکانەوە یعنی سەرقاڵبوون بە ژیان دۆستیەوە. پەخشکردنی فیلم هەموو پێنجشەمانێ لە هۆڵی ڕۆشنبیری ئەمانەوێ ئێمە پامی کەمپینەکەمان لە ڕێگەی فیلمەوە بگەینین بە گەنجان بۆی کە هەم بتوان چێژی لێ بین، هەم بتوان کە کاری بۆ بکەن سبەی لە داهاتووە بۆ خۆیان و هەروەها ئێمە لە داهاتوو شاکار و چالاکی ترمانەوێ ئیشاڵڵا بێگومان ئەگەر لایەنەکان زیاتر هاوکارمان بن. ئێمە ئیشەکەمان بە تایبەتی لەسەر گەنجە، هەروەها کەرتی تایبەت و زانکۆکان.